کارمەندانی ئەو نەخۆشخانەی ئەڵوەن کە لەوێ تایبەتە بە توشبوانی کۆرۆنا دڵخۆش دەکرێن چەند چالاکیەکیان بۆ ڕێک دەخرێت دەچین پێکەوە لەم فیچەرەی پامنەرمان سەرکەوت دەیبینین. لا 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 يا هلا يا هلا لا 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 هاتف الأذان بارك الله عليك لا 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 ئێمە ئەی حەفلە کردی من هەم بوونەی نەخۆشەکانە و هەم بەبوونەی کارمەندەکانەوە یەک ساڵە ئیشەکەن شەو ڕۆژ خەویان نییە بەڕاستی یعنی وەکو خەلیەی نەحەل کە ئیشەکە لە ناو ئەم عەزلە خەڵقانەقی نەویاتە ئەی عەزلە نەکریە بەڕاستی و هەزار الحەملا و شکرەرا ئەی جەماوەر خانەقینە کە یەک دەست بوون بۆ ئەوەی نەخۆشەکان هەم دەرونیان چاکە بێت هەموو وەکو دڵخۆشیێکیش بۆ کارمەندەرمان لەمێوە ئەوانش دڵیان خۆش بێ چونکە ئەکسەریەتیان لەمێ تووشی ئەم پەتایە بوونە بێ دید ئەمەش ئەڵچیان ئەم نەڤاڵە بیشکەڵانەمانە بۆیانە کرد و هەدێمان تەوجێ کرد دەبان نەخۆشەکان و وەبان کارمەندەرەکانمان ڕۆژانە 24 ساعت لە خزمەتی هاوڵاتیان داین گوێ بەماندوو نادەین سەرباری دواکەوتنی موچە و ئەو کێشانێک کە ڕۆژانە دروستە بۆمان زۆر پێمان خۆشە کە ئیدارەی مستەشفەی عەجل ئەوهای بۆ نەخۆشەکان کرد کە ئاهەنگی گەورای خۆش بۆیان کرد کە دڵیان خۆش بێ تۆزی لە معانات نەخۆشەکەیان کەمەوە بێ لەبەرەوەی خۆمان کشتمان توش هاتین لەم نەخۆشە وەزانین چۆنە معاناتی فەنشاء الله ئەیە شتێ بەسیط بێ بۆیان دڵیان پێ خۆش بێ. بەیوای لەش ساغی و تەمەندرێژی بۆ ئەو نەخۆشانی کە لەنێو نەخۆشخانەی ماوەتەوە کە ئێستا خۆشبەختانە نەخۆشەکان بەرەو کەمبوونەوە دەچێت و بەیوای لەش ساغیش بۆ کارمەندانی تەندروستی کە هەمیشە ئاوا لە خەمی لایەنی دەرونی نەخۆشەکانیش